من ئەمڕۆ باز لە ڕاهێنانی داخستن و کردنەوەی قەیتان ئەەکەم کە هەر مناڵێک لە ژیانی ڕۆژانەی خۆیان پێویستی پێی ئەبێت کە فێر ببێت و هاوکاری کەسانی چواردەوری وەرنەگرێت. لێرە کەرەستە ئەو کەرستانێکە من بەکاری هێنم پێویستم بە تەبەقەیەکی هەلکەی سوودم لەوە وەرگرتووە لەگەڵ قەیتانی پێڵاوە. ئێمە لێرە مەرحەلە بە مەرحەلە هەنگاو بە هەنگاو لەگەڵ مناڵەکەیە ڕاهێنانی لەگەڵا ئەەکەین تا بە تەواوەتی فێر ئەبێت. لە سەرەتایە تەنها ئیش لەسەر کردنەوە و داخستنی قەیتانەکە ئەەکەین. بەم شێوازە بە ئاسانترین ڕێگا فێری کردنەوەی قەیتانەکەی ئەەکەین. بەم شێوەیە بە شێوەیەکی زۆر ئاسان و سادە کە فێر ببێت. دواتر داخستنەکەی کە ئەمەشان هەوڵێن ئاسانترین ڕێگەی لەگەڵا بەکار بێنین ولی ئاڵۆز نەکەین. شێوازە ئەتوانین تەنها ئاوهایش بێت سەرەتا مەبەستمانە تەنها مناڵەکە فێر ببێت کە ئەم هەنگاوە فێر بوو ئەتوانین بۆی قورستر بکەین بۆ ئەوی بە تەواوەتی پشت بەخۆی ببەستێت و خۆی هەنگاوەکان جێبەجێ بکات. داوای لێ ئەەکەین کە خۆی قەیتانەکەی هەمووی پێوە بکات و هەنگاوەکان خۆی هەمووی جێبەجێ بکات. بەم شێوەیە ئاسایی ئێمە کە بتوانین لە سەرەتایە یارمەتی بین تا ئەو کاتێک کە باشتر ئەبێت و ئەگەر مناڵەکەش ئاستی باش بوو ئەتوانێت خۆی هەموو هەنگاوەکان جێبەجێ بکات و پێویستی بە هاوکاری ئێمە نەبێت. ئەم شێوازە لێرە دیسانەوە هەنگاوی داخستنەکە دووبارە ئەکەینەوە و لێرە بەم ڕاهێنانە بەم کەرەستە سادانی کە لە بەردەستە ئەتوانین مناڵەکە فێری ئەم ڕاهێنانە بکەین کە لە ژیانی ڕۆژانەی خۆیان ڕوبەڕوو ئەبێتەوە پێویستی پێی ئەبێت. ئامانج لەم ڕاهێنانە ئامانجە سەرەکیەکە ئەوەیە کە مناڵەکە فێری کردنەوە داخستنی قەیتان ببێت و پێویستی باوکاری کەسانی چواردەوری نەبێت و هەروەها پەیوەندی نێوان دەست و چاوە و بەکارهێنانی مەسولکە وردەکان.